عزیزان ئێستاش لە تەوەری یەکەمدا دەچینە لای باسکردنی یەکێک لەو خوێندنگانیان ئەو ناوەندە گرنگانی کە ساڵانە چەندین خوێندکار لە زانستە شەرعیەکاندا پێدەگەیەنێت و کاتە خزمەت کۆمەلگاوە و زۆر گرنگە بوونی زانستە شەرعیەکان بۆ هەموو چین و توێژ و قۆناغەکان بۆ پێی کە ژیانی ڕۆژانی ئێمە پەندە بەو هەموو شتانی کە لایەن ئیسلام بۆ بۆمان ماوەتەوە و هۆکارێکە بۆ ئەوەی کێمە بەباشی و بەخۆشی بژین و پابندی هەندێک ئاداب و ڕێکار بین بێگومان هەتاوە گولێشی شارەزا بین هێشتا ناتوانین وەکو خۆی حەقی پێبین چونکە زانستە شەرعیەکان بابەتێکی هێند فراوانە کە پێویستی بە شارەزایی و لێزانین و ماندووبوون هەیە بۆی کە فێری بین و هەریکێکیشمان بەرپرسیارین لەوەی کەمێک لەو زانستە فێر ببین. باسیێن بابەتە دەکەین بە میانداری مامۆستا عەبدولعەزیز فەرەج بەڕێوەبەری قوتابخانەکانی عەبدوڵڵای کوڕی عومەر کە لەم تەوەرە لەگەڵمانە. مامۆستا بەخێر بێ. سپاس سپاس بۆ ئێوەش خوای پەروەردگار. مامۆستا عەبدوڵڵای کوڕی عومەر لە کێکەوە دامەزرا و چەندێک ئەزموونی هەیە و هەر بەڕاستی توانیوێتی ئەو خزمەتەی کە ویستوێتی و بۆی دروست بووە بهێنێتە دی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. بەڵێ عەبدوڵڵای کوڕی عومەر یەکێکە لەو مەدرسانەی کە لە ساڵی نەوەتەکان بەتایبەت لە ساڵی 97 دامەزراوە بۆ فێرکردنی زانستە شەرعیەکان و لەو کاتۆ کە دەستی بە خزمەتکردن کردووە لەسەر دەستی مامۆستا بەڕێزانی پێش ئێمە کە دامەزراوە الحەمدوللا بەردەوامی هەیە و تا ئێستایش لە خزمەتکردن بەردەوامە بە هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی بەبێ ڕەچاوکردنی تەمەن چونکە تەمەن زۆر جار گرفتە لە ناوەندەکانی خوێندنە بۆ فێربوون بەڵام ئێمە ئەو مەرجێشمان نییە بڵێن کابرا ئەگەر تەمەنی چوە سەرەوە ئیتر بە کەڵکی زانست وەرگرتنی زانست نایە هەموو چین و توێژەکان لێی بەشدارن و لێی سودمەند بوون و جێگە دەستێکی زۆر گەورەشی دیارە لە کوردستانە کە ئەتوانین بە چەند نمونەیەک باسی کەین بۆ ئەوەی کە ئەوانەی کە تاکو ئێستا بەشدار نەبوون لەم مەشروعە گەورەیە یا لەم مەدرسە گەورەیە لە داهاتوە بەشدار بن. باش مامۆستا وەکوتت گوێ بە تەمەن نایەن و تەمەن دیاری نەکراوە هەموو کەسێک دەتوانێت بەشداری بکە پۆلەکانتان یاخود زانستەکانتان بە پێچی جا کردوێتەوە لە قوتابخانەکەی ئێوەدا چۆن زانستەکان ئەندەخوێندرێت لێ زانستەکان ئێمە بمانێت نەمانەوێ ئاستە بە تایبەت کە ئەمڕۆ عەسری تەکنۆلۆژیایە و عەسری پێشکەوتنە هاتوون پۆلێنێکمان کردو بۆ وانەی کە سەرەتا دەست پێکەن هەر وەکو چۆن زوو لە حوجرەکانی کوردستانە بە کتێبە سەرەتاییەکان دەستیان پێکرد ئێمەژمە هەمان شێوە بە کتێبە سەرەتاییەکان دەست پێکەین بۆ وانەی کە قۆناغی یەکەم دێن بە تایبەت فەتح القەریب بە خوێندرێکە یەکێکە لە کورتکراوەکانی فیقی شافعی بۆ ئەوەی ئەم قوتابیە کە دێ لە سەرەتاوە شتی کورد بخوێنێ و بشتوانێ ئەو ئەهدافەی کە بۆی هاتووە لێی شارەزا بێت چونکە کتێبی متەوەل بۆ ئینسانی ئەو کەسێک کە بێ بگاتە ئامانج ئەستەمە بەڵام شتی کورد بە ئاسانی ئەتوانێت بیگاتە ئەو مەبەستەی کە هەیەی و ئەو کتێبە بۆ نمونە گەر هینێکی تەوزیعمان کردەوە بەسەر 2 ساڵە یعنی بۆی لەوای 2 ساڵە بتوانین ئەو قوتابی کە هێتە لای ئێمە کە ئەوەیەکێکە لە مەنهەجەکانی سەردەمی زووی حوجرەکانی کوردستان ئێمەش لێ بە هەمان شێوە هەمان منهەجماندانەوە کەواتە کردومانەتە بە 6 ئاست و بە تایبەت ئاستی 5 و 6مان کردووە بە یەک بۆی ئەم قوتابیە هەیانە تەمەنێکی هەیە و هەیشیانە ئاستەکەی باش بڕیوە و بەم 6 ئاستە ئەتوانین بڵین بەشێک لە زانستی شەرعی پێبەخشین چونکە زانستی شەرعی ئەو کەسەی کە ئیجازەش وەرەگرێ لای مامۆستایەک هەرەوەی پێڵێەوە من کلیلی دەرگایەکەم مایتێ بۆی بتوانێت بچیتە ناو زانستە شەرعیەکان و بە هەموو بەشەکانیەوە خۆ یعنی بەس ئەوەیە پێ دەڵێت و ئەتوانی ئێستا کتێبەکان بخوێنێتەوە لێی تێبگەی عیلمەکان بخوێنێتەوە لێی شارەزابی لە نەحوا لە سەرفا لە بەلاغەیە لە تەفسیرە لە ئوسولی فیقا لە مەنطیقا لە هەر مادێک لەو مادانەی کە مادەی عیلمین پێ دەڵێەوە کلی دەرگایەکەم مایتێ ئەنجا بۆ خۆت بڕۆ خەریک بە ئەمە ئەنجا خەریکی توێژینەوەبی. باش مامۆستا ئاستانەی کە باسی کرد ئەو 6 ئاستا هەر ئاستەک تەمەنە جیاوازەکان تێکەڵن یاخود ئەوش بەجیادانراوە هەتا بۆمان بکرێ ئەگەر بکرێ ینی ئاستەکان لێک و نزیک بن بۆ نمونە ئێمە هەمانە خریجی کولێ دوای هاتووە خەریکی زانستی شەرعیە بێ چونکە لەوە پێشبووی نەگوت جاوە بەڵام ئێستا هاتووە
ئەگەر لە شوێنێک تەلەبەمان زۆر بوو بێ هاتوین ئەمانەمان کردوتە 2 پۆل بۆچی بۆی ئەم زیرەکە وەکو کەسێک نەبێت کە تا تازە سەرەتایەتی بەڵام لە هەندێک شوێنە ناچارین تەلەبەمان کەمە ئەبێ چی بکەین ئەبێ هەردوو ئاستەکە پێکەوە دانیشن بەڵام ئەو مامۆستایی کە ئەیڵێتەوە بەهۆی شارەزایی خۆیەوە بەهۆی لێزانی خۆیەوە هەردوو ئاستەکە ئەتوانێت لەگەڵێکە بەرێبەڕێەوە و ئەتوانێت ئەو کەسەی کە قوتابی و ئاستی باشترە قۆناغی ئەکادیمی خوێنووە کولی خوێنووە لە ڕووی عەرەبیەوە لە ڕووی نووسینەوە باشە لە ڕووی خوێندنەوە باشە ئەتوانێت هاوکار بێ بە ئەو کەسێک توش مامۆستا لە چەند شوێن ئەم قوتابخانەیە کراوەتەوە واتە هەر لە سلێمانیان لە شارەکانی تریش هەیە و ئایا تەنها بۆ نەکوڕان وەرەگریان ئەو تا بۆ ئافرەتانیش ئێوە بەشتان هەیە ئەمەیان چۆنە ئەمە دیارە 13 بەشمان هەیە لە هەموو شارەکانی کوردستان و لە قەزا و ناحیەکان بۆ شوێنانی کە پێویست بووە کە قوتابی هەبوو مامۆستامان هەبووە لە زۆربەی شوێنەکان لەقمان هەیە کە ئێستا نزیکەی 750 قوتابیمان هەیە بە هەردوو ڕەگەس هەم برایان هەم خوشکان و ئاستێکی باشیشیان بڕیوە ینی بەڵام ساڵانە ئەو قوتابیانی کە دێن هەندێکی یەکەم تەحەمولە بەتایبەت پۆلیەک ژمارەیەکی زۆر ناونووسێ ژمارەیەکی زۆر بەشداریەکە بەڵام دوای کە وردەوە ئەچێتە سەر سەیرەکە ئاستەکە قورسە ئەویش تەحەمولی نییە ئەوێ زوو گاتە مەبەست لەبەرەوە لە هەندێکی بەشێکی دوای وردەوە دێتە خوارەوە و ئاستەکەی دابەزێنە و واز لە خوێندنەکە یان بە کتێبێکی ئاسایی دەست پێەکە ئاڵێت لای مامۆستا کتێبێکی خوێنم بەسمە پێویستم بەم هەموو عیلمە نییە بەڵام ئێمە لە 13 ناوچە 13 مەدرسەمان هەیە ئێستا کە نزیکەی 750 قوتابی تایە و گەورەترین مەدرسەمان لە هەولێرە کە نزیکەی 170 قوتابی هەیە و دوای ئەوە سلێمانی دی ئەنجا باقی شوێنەکانی تریە تەوزیع بوون بەسەر شوێنەکانە و هەردوو ڕەگەزیشتیایە بەشدارە چونکە عیلم تەنها بۆ پیاو نییە بەس پیاوە بێبی خوێنێ نا ئەبێ هەردوو ڕەگەزەکە تایە بەشدار بێ وەکو چۆن لە سەردەمی پێش هینیشە سەردەمی پێش ئێمە کە سەردەمی غەزالی و سەردەمی عەبدولقادری گەیلانی ئاستی خوێنی زانستی شەرعی بۆ ئافرەت لە پێشتر بووە هەتا خەڵقی تر زۆرتر ئیحتیمامیان پێداوە و لە هەمان کاتە ئەبینین ئەنی ئەوەی کە باسەکرێ ئەمە بە فەزڵ باسەکرێ کە نزیکەی 600 ئافرەت لە شامی ئێستایە کە سووریای ئێستاکە هەبوون لە ئاستی ئیفتایە ینی ئەبوون بکرن بە مفتی ینی ئەوە نتوانان هەن بوو ئەوە عیلمیان پێ بوو ئەگەر مفتی نەبوایە ئەو توانیەشێک لەوانەدانی کەواتە ئێمەش ئەوەی لایەنەمان ئیهمال نەکردووە گرنگیمان پێداوە خوشکانێکی زۆر بەشدارن نیو بە نیون تقریبن ئاستەکان وەکو یەک وایە 350 ئەگەر شتێکیان کەم و زیاتە بێ فەرقیشی وایە نییە هەردوو ڕەگەزەکە تایە بەشدارە و زۆر جار ئافرەتانش جدیترن لەوەی کە تا کۆتایی ئەمێنەوە برایان بەهۆی ئیش و سەرقاڵی و بژێوی ژیان و دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانە کەمتر بۆیانەکرێت بەڵام خوشکان مەجالیان زۆرترە زۆر جار ئەوان باشتر ئەمێنەوە تا لە برایانمان باشە مامۆستا ئێستا ڕەنگە کەسێک کە لێرەوە بینەریان بیسەرە حەز بکات بزانە شێوازی وەرگرتنی خوێندکار لەوێ چۆنە ئایا گەر من ئێستا بمەوێ بێم لە عەبدوڵای کوڕی عومەر بخوێنم ئەو پێویستە چی بکەم یان ئەو مەرجانە چین ئێمە مەرجی سەرەتاییمان ینی مەرجی هیوامان نییە بەزەڵین شەشی سەرەتایی تەواو کردبێ ینی مەرجێکمانە بۆی توانای نووسینێک توانای خوێندنەوەیەکی هەبێ خۆ ئەگەر نەشبێ هەندێک جار چاوبۆشیمان کردو توانە وەرە گوێ بگرە ساڵی یەکەم بۆی هەم فێری نووسین هەم فێری نووسین بی هەم فێری خوێنەوە بی دوای قۆناغەکانی تر ببڕە وەرە لەگەڵ ئەمانایە دانیشە ئەگەر نەشتوانی بەس گوێ بگرە چونکە مەجالیسی عیلم هەر بۆ خۆی یەکێکە لە فەزلە گەورەکانی کە ئەگەر هیچیش دەست نەکەوێ خوای پەروەردگار فەرمێ ذەکەرەهم الله فی من عنده ئەوان باسی منەکەن منش لە ئاسمان باسی ئەوانەکەم خۆ ئەگەر ئینسان هیچی دەست نەکەوێ ئەوی دەستەکەوێ کەواتە ئێمە ڕێگرنی لەوەی کە یەکەم مەرجمانەوەی شەشی سەرەتایی بێ دووەم مەرجمانەوەی پابەت بێ بەدەوامەوە سێهەم مەرجمانەوەی بەڕێز بێ لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان تێگەی کەسێک نەبێ مەشاکیل و گرفتی هەبێت هەتا گرفتی قانونی گرفتی ئەمنی ئەو شتانەی نەبێت چونکە هەندێک کات لەوانەمان هەیە کە زانی گرفتی ئەمری هەیە بێ ئیزنی بدەین چونکە ئەمڕۆ ڕۆژەکە وایە خەڵقانێک هەیە گرفتی ئەمنیان هەیە و کێشەیان هەیە و کێشەش بۆ ئێمە دروستەکەن لەبەرەوە خۆمانە پارێزین لە هەندێک لەو کەسانە ژەم با باقیتر دەرگامان کراوە بۆ هەموو چی نوێژەکان و عادەتەن خوێندنەوەیشمان کە دەست پێ یەکەین ساڵانە لە 15 تایەکی دەوەرە دەرگامان کراوەیە دەوە پێشتر قوتابی وەرەگری تایەکی 11 مەجال هەیە بۆ وەرگرتن بەڵام کە لە یەکی 11 تێپەڕی چونکە قوتابی ینی تۆ بۆ نزیکەی ئێمە هەفتەی 2 ڕۆژ دەوامەکەین یا هەفتەی 2 شەو دەوامەکەین ئەگەر شەوان بوو ینی تۆ نزیکەی 8-9 دەرسە ڕوا ئەم 8-9 دەرسە مەقەی
چوار هەفتەی چیەکە 4 هەفتەی خوێنی ئەکادیمیەکە کە لە شوێنێکە خوێنرێ لەبەرەوە ئەم کەسە حەقی ئەفەوتێ لەو مادانە بۆ یەکێتە ساڵێکی تر ئەتوانێت ئەو ژەر بێجووە بگرێ بەس ئەوە چێتە ساڵێکی تر وەکو پۆل بۆ حساب بێ بۆ ئەگەر توانیش ئاستەکان ببڕۆی توانایە بوو لە دوای یەکی 11شەوە گرفتێک دروست نابێت بەس بە شەرتێک خۆی توانای وەرگرتنی هەبێ و توانای وەڵامدانەوەی هەبێ مامۆستا ئاماژت بۆ کە دەرسەکان دەکرێت بە شەوی شابێت ئایا ڕێخستنی کاتەکان خۆتان ڕێکی ئەخنیان بەپێی کۆبوونەوە ئەکەن لەگەڵ ئەو قوتابیانەی کە لەوێن بەپێی مەجای ئەوان ڕێکی دەخن کاتەکان بۆیان ئەمە سەلاحێتمە ناوە مدیرەکان ئەو مدیرانەی کە هەیە چۆن لە ماوەی ئەم 24 ساعتی شەو ڕۆژە چۆن ئەتوانی داوامەکەت بگونجێنی سە هەمانە داوامی بەیانیانی هەیە کە زۆرینی شوێنەکانمان دەوامی خوشکانمان پاژنێ ڕوانە بەڵام بۆ بەرایەن لەبەرەوەی هەندێکی خەریکی ئیش و کار و کەسابەت ئەوەیە بە ڕۆژ بۆی ناکرێ بە شەو ئێمە لە دوای نوێژی عیشا بینامان هەیە و پێداویستەکانی مەدرسە هەمووی هەیە پۆل هەیە کورسی هەیە هەموو شتانێکی پێویستن لە ڕووی ئەمنیەوە موافقی هەیە لە ئاسایش ینی گرفتێکمان نابێت لەوەی کە شەویش دەرگامان کراوە بێ بۆ خوێندن چکە بیناکان بینانی کۆمەڵی دادگەرین و مەدرسەکانمان زۆرینەی لە مەڵبەندەکانان و لە هەندێک شوێن لە لەقەکانان لەبەرەوەی هیچ گرفتێکمان نییە شەو لەوەی کە دەرگامان کراوە بێ بۆ وەرگرتنی قوتابی و ئەتوانن هەموو کاتێک دەرگاکە کراوە باشمام زەوتت سەر بە کۆمەڵی دادگەرین قەت ئەمە بۆتە هۆکارێک بۆی کە ئێوە جیاوازیەک بکەن لە نێوان ئەو فێرخوازانێکیانە لای ئێوەیان ئێوە بەبێ جیاوازی ئایدیاکان ئەتوانن دەرگاتان کراوە بۆ هەموو لایەنێک گوتە وژمی حیزمی بەو قوتابخانەوە دیار نەبات ئێمە ئەو کەسەڵی علومی شەرعیە دەڵێنەوە علومی شەرعی پەیوەندی نیە بەینەوە پەیوەندی نیە ڕەنگە کەسێک وا بیرکاتەوە کەسێکی لە مامۆستا هەر کەسێک وا بیرکاتەوە ئەتوانێت بێ بەشدار بێت دوایی نەتیجەکەی بۆ دەرەکەوێت چکە ئێمە وەکو وتمان ئێمە مەدرسە علومی شەرعیە بەخشێتەوە علومی شەرعی بۆ عامی خەڵقە هەر کەسێک کە بیەوێ لە هەر فکرێک بێ لە هەر بۆچوونێک بێ ئێستا من لەم ڕۆژانە چوومە چەمچەماڵ سەردانێکی چەمچەماڵم کرد خۆشکێکی بەڕێستی خوا پاداشتی خێرتان باتەوە ئەم مەدرسەیە بۆ من زۆر باش بوو منیشێک بووم لەو ئافرەتانەی کە سفور بووم بەڵام هاتوومەتە ئێرە ئێستا الحەمدوللا حیجابم کردو و 15 جوز قورئانم خوێن و ئیسفادەیەکی زۆرم کردووە یعنی ئەوەی کە یەک جاریەت دەگەی بەقەدر خۆی ئیسفادا باتەوە هیچ کەس نی هاتبێ بە ئیسفادە گەڕابێتەوە ئەگەر نیو ساڵیشی خوێنە بێ یعنی تەواوی نەکرد بێ نیو ساڵ هاتبێ یا چەند دەرسێک هاتبێ ئیسفادەی خۆی کردووە بە ئیسفادە نەگەڕاوەتەوە کەواتە مەرجمانیە کابرابێ ئەندامی کۆمەڵ بێ مەرجمانیە بێ پرەنسیپی حیزبی جێبەجێکەی ئەمە هیچ مەرجێکمان نییە بەس مەرجەکە ئەوەیە کابرا پابند بێ بەدەوامەوە پابند بێ بە دەرسەکانەوە خۆ ڕۆشتی جوان بێ ئاکاری باش بێ گرفتی ئەمنیمان بۆ دروست ناکات چونکە هەندێک لە گەنجی ئێستا هەیە وەکو دەعش و باقی فکرەکانی تر کە فکری توندن گرفت دروستەکەن لەوانەیە ئەمەشیان پێ موسڵمان نەبێ لەبەرەوە ئەوانە ئەگەر بزانین ئیزنیانە دەین کاکە دەرسی تۆ لای ئێمە نییە ئەمڕۆ ڕێگەی تر زۆرە بۆ فێربوون بچۆ لە شوێنەکانی تر فێر بە ئەمڕۆ لە تیلیگرام گروپ هەیە لە واتساپ گروپ هەیە کوڕە لە ڤایبەر گروپ هەیە ئەنجا لە پەیجەکان گروپ هەیە حوجەکانی کوردستانی هەموو مادەکانی تایە کاکە تۆ ئەگەر ئەم واز لەم فکرە ئەهێنی ئەوە ئێمە لەگەڵتاین و ئەشتوانین زۆریشیان قەناعەتیان کردووە کە زانیویان ئەم فکرە ئەوان غەڵەتە یعنی هاتووە قەناعەتی کردووە کە فکرەکەی غەڵەتە ئەم فکرە توندە لەگەڵ کوردستانە ناگونجێ و لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە ناگونجێ لەبەرەوە قەناعەتی کردو واز لەو فکرە هێناوە چونکە ئەو فکرانەی کە زیاد تێپەڕاندنی تایە لە نەسە شەرعیەکان تێنەگەیشتون وەکو هێشتا کلیلەکەیشی وەرنەگرتووە بەڵام کۆمەڵێک نەسی خوێنێتەوە فتوای عالمێکی خوێنێتەوە لەوانەی لە زروفێکی تایبەتی بۆ شوێنێکی تایبەتی بۆ کەسێکی تایبەتی درابێ ئەمە ئیچ چەسپێنە بەسەر خەڵقا ئەمە گرفت دروستەکە باش مامۆستا ئەو بابەتانەی کە زیاتر گرنگیتان پێداوە هەوڵتانداوە لە وانەکاندا بخوێندرێدا بابەتەکان چین بەبێ ئاستەکان ئێمە تقریبا عیلمەکانمان تەوزیع 12 عیلمەکەمان تەوزیع کردووە بەسەر ئەو 5 ساڵێک کە دامانەوە 5-6 ساڵێک کە دامانەوە ساڵی یەکەم کتێبی ئاسایی خوێنین ساڵی یەکەم قورئانە خوێنین تەجویدە خوێنین فقهی ئیسلامی خوێنین و تەفسیرە خوێنین یعنی شتی ئاسایی بۆ شتانی کە پێوترێ سەرەتایی دوای چی لە قۆناغێکی تر تێگەی ئەوی لەو قۆناغی تاوا نەبوو لە قۆناغی دووەما تەواویەکی چونکە ئێمە ژمارەی دەرسەکانیشمان مەحدودە لە ساڵێکان نزیکەی 45 تا 48 دەرس ئەم قوتابیە وەرەگرێ چونکە 6 مانگ تا 7 مانگ داوام بکەین ڕەمەزان داوامان نییە یعنی دەرسەکانمان مەحدودە ئەگەر نەمانتوانین ئەو مەنهەجە لەوێ تەواو بکەین ئەو کاتە چی ئەەکەین ئەم کتێبە بەشی دووەم ئێچێتە ساڵێکی تر یعنی بۆ فتح القەریب لە کتێب لە ساڵ یەکەما تەواو نابێت چونکە مادەکانی زۆرە
تێگەی ساڵی یەکەم نیوەیە خوێنین ساڵی دووەم تەواوکردی کتێبەکە تەواوەکەین لە نەحوا تحفەی سەنی ئەخوێنین ساڵی یەکەم تحفەی سەنی بۆم قوتابیە قورسە ئاسی وەرگرتنی لاوازە ناتوانێت وەرگێ خستومانەتە چی خستومانەتە ساڵی دووەم و سێەم لە ساڵی دووەم و سێمە ئەچینە قۆناغی تازەتریە ئەنجا علومی حەدیثیە کە پێویستی بە تەرکیزی زیاترێ و پێویستی بە دەرخیاتی زیاتر هەیە لە ساڵی چوارەمە ئەچێتە بەلاغە و باقی مادە قورسەکانی تر بەڵام ئەمانە هەروەک کوردەواری ئەڵێ گوڵبژێری ئەەکەین بە واتای ینی ناتوانین ئەمە ئەوەی کە پێویست بێت چونکە لە هەموو مادێکە زانانە فەرمونون هەر کەسێک بیوێ لە مادێکە شارەزابێ ئەبێ سێ کتێب بخوێنێ ئەنی تۆ لە نەحوات شارەزابی ئەبێ کتێبێکی سەرەتایی بخوێنی کتێبێکی مام ناوەند بخوێنی کتێبێکی قورسێش بخوێنی ئەو کاتە تۆ ئەتوانی چی بکەیت توانی لەم عیلما شارەزان ئێمە تەنها ئەتوانین یەک کتێب لەو قۆناغانەیە تەواو بکەین اینجا قۆناغی ترمان هەیە لە ئاسی ترمان هەیە بۆ ئەوانەی کە ئەیانوێ بەردەوام بن سپێنە ببنە ئیمام و خەتیب چونکە وەکو پێم وتی ئێمە خزمەتێکی زۆری کردووە ئێستا بەشێکی زۆری مزگەوتەکانی کوردستان تەخەڕوجەکانی عەبدوڵای کوڕی عومەر ئەیبەن بەڕێوە کە یا خۆبەخشە یان تەعینە یان هەر بەخێر ئیشەکەیەکە لە هەمان کاتیشە هەشمانە الحەمدولیلا خوای گەورە بۆی ڕەخساندە و چۆتە کولیە و تێگەی ئێستا مامۆستای جامیعەیە لەویشمان هەیە باش مامۆستا من ئەو پرسیارم هەیە ئایا مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر وەکو هەموو مەکتەبە حکومیەکانی تری هەرێمی کوردستانیان ئەو تا جیاوازی هەیە ئەو کەسانی کە لەوێ دەرەچن دەتوانن ببن خاوەنی بڕوانامەیە کە لە داهاتوودا پێی تاعین ببنیان ئەو تا لە ناوەندێکی ئەکادمی و زانستی وەکو زانکۆ پەیمانگاکاندا وەربگیرن ڕەچاوی ئەمانە کراویان ئەوە تا وەکو مەکتەبەکانی ترنیان ئەمە دوو حاڵە حاڵ یەکەمیانەوەیە کە لەو پێش لە دیوانی وەقفی سونی تەصدیقی شەهادەیان بۆ کردین هەر کەسێک لێرە تەواویە کرد تەگەی سجیلەکەی لە بەغداد هەیە تا 2008 ئەم کەسە ئەتوانێت بە سیستەمی ئەکادمی شەهادەی بۆ ئەکرێ ئەچێ بەشداریەکە لە جامیعەکانە بەڵام لە دوای 2008 ئەو دەرگایە داخرا لە دوای 2008 ئەو تەلەبەی کە دێ مەسەرەتا پێڵێن ئێمە بە زانستی شەرعیت پێڵێن زەمانەتی شەهادەکەمان ناکەین بۆ شوێنێکی حکومی پێی بخوێنی زەمانەتی ئەو پێ ناکەین پێی تاعین بی بەڵام زەمانەتی ئەوە پێکەین هەندێک لە علومی شەرعی پێ بەخشی خۆی ئەوانەشی کە سەردەمی زوو خوێنویان هەروە بوو کابرا خوێنوێتی نەبەتەمای تاعینات بووە نەبەتەمای هین بوو بەڵام خوای پەروەردگار دەرگای بۆ کردوەوە ئێمە ساڵی 90 کە دامەزرا کەسی بەتەمایەوە نەبوو بێتۆ شارەکانیش مجاهیدێک بوو چەکێکی پێ بوو لە شان خەریکی خوێنی زانستی شەرعی بوو بەڵام الحەمدوللا دوای 2003 کە حکوومەتی عێراقی ڕوخا خوا دەرگایشی کردەوە ئەوەی کە توانای هەبوو کولیشی تەواو کرد جامعەیەشی تەواو کرد دکتۆرایشی تەواو کرد بەڵام ئەوەی کشی کە توانای نەبێ هەروایە کەواتە ئێمە لە ئێستایە ئاڵێن ئەم شەهادەی ئێمە تەنها تێگەی شەهادەیەکی نافەرمیە ڕسمی نییە تۆ فێری علومی شەرعیە بی ئەگەر خوا دەروی بۆ کردیتەوە ئەو بڕۆ بخوێن ئەگەر دەرج بۆ نەکرایەوە لە دەسەڵاتی ئێمەیانە چونکە هەندێک شتێک دەسەڵاتی ئێمە نییە زیاتر بەدەستهێنانی زانیاریەکانە ئێوە گرنگیەتەن ینی بۆ ئەو مامۆستانی کە لەوێن ڕەنگە وەکو بەڕاستی خۆبەخشێک زیاتر لەوێ بن و لە کاتی خۆیان بگرن تەنها بۆ گەیاندنی ئەو زانستانی کە گرنگە کۆمەلگا لەوێ فێر بێ و لە تەمەن و چین و توێژە جیاوازەکاندا بەشداری بکەن بەڵێ بەتەکید چونکە مامۆستاکانش بەمە خۆبەخشەوە ئێمە هاوکاری جوای ناکەم لە کاکە وەڵام موچەیەکی تایبەتی هەیە و پارەیەکی تایبەتیمان بۆ دیاری کرد مامۆستاکەش بە خۆبەخشێ تەلەبەکەیش ئەوەی کە خۆی وەری ئەگرێ بە خۆبەخش وەری ئەگرێ وەکو یعنی ئێمە ناتوانین لە ئێستا زەمانەتی هیچ کەسێ بکەین کە شەهادە بین چونکە بۆ ئەگەر شەهادە بێ خەڵق زۆریە یعنی ئێستا ئیعلانی ئەوەکەی بڵێ کاکە شەهادەی عەبدوڵای کوڕی عومەرە خوا تێگەی جێگەمان نابێتە لە وەرگری بەڵام ئێمە ئەومان ڕازگۆین لەگەڵ قوتابیەکانی خۆمان کە یەکەم ڕۆژکە دێ پێڵێن کاکە ئەم شەهادەی ئێمە کە ئەدەینێ تەنها شەهادەیەکی ڕەمزیە شەهادەیەکی فەرمی نییە لەبەرەوە بەتەمای ئەگەر بەتەمای شەهادەی فەرمی بڕۆ لە ناوەندەکانی خوێندنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لایەنی علوم شەرعی دەوێ مەدارسی دینیە لایەنی زانستی و ئەدەبی دەوێ شوێنی تر هەیە بڕۆ لەوانە بخوێنە بەڵام ئێمە تەنها ئەتوانین هەندێک لەو زانستە شەرعی کە هەیە بیبەخشین بۆ قوتابیانی لەم ڕێگەیەوە باشە مامۆستا گرنگی بوونی قوتابخانەی لەم شێوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ پەروەردەکردنی تاکێکی تەندروست بۆ پەروەردەکردنی تاکێکە لەسەر زانستە شەرعیەکان بڕوات و کۆمەلگایەکی تەندروست بەرهەمبێنە گرنگێکی لە چیایە خۆی زانستی شەرعی لە هەموو کاتێک لەو ڕۆژەوە کە خوا قورئانی ناردووە کە فەرمی ئیقرا زانستی شەرعی دەست پێەکە بێجیاوازی بۆ هەردوو چینەکان ئەنجا ئێمە بەتایبەت ئەگەر ئینسان توانای گەنجێتی هەبێ توانای وەرگرتنی باشتر هەبێ
يعني ئێمە هەتا قسەیەکەیە کە فەرمێ هەر کەسێک هەیەوێ دنیای دەستکەوێ فعەلەیکە بیلعیلم با بڕوا خۆی فێری زانستکە هەر کەسێک قیامەتیش هەیەوێ فعەلەیکە بیلعیلم هەرە بێ چی بکە هەرە بێ لە ڕێی زانستەوە دەستیکەوێ ئەفەرمێ وەمەن ئەڕادەهوما هەر کەسێک هەردووکیانەوێ یعنی ئەوێ دنیاشی دەستکەوێ قیامەتی دەستکەوێ فعليك بالعلم هذا بالري شو دەست پێ بکە لە ڕێزان دەست پێ بکە یعنی ئەوانەی کە خوێنەوارن زۆر خوێنەوار بوون هیچ کاتێک بەکیان نەکەوتووە لە هەر کوێ گویستویانە بەڵام ماندووبوونیەوێ بەڵام خۆی هیلاکبوونیەوێ ئێمە یعنی ئەو مامۆستایانی سەردەمی پێشوو کە ئێستا ئەو مدرسانە تەنها ئەوە قەدری ئەزانێت کە هیلاک بووە بە خوێنی شەرعیەوە یعنی هەمان بۆ لێرە چۆتە گەڵاڵە بۆ خوێنی چی بۆ لای مامۆستای ڕئیس بۆ خوێنی یەک مادە ئەڵێ هیچیشمان پێ نەبوو پێڵاوەکانمانەگر بەدەستمانەوە کە چوینە نزیک دێکە لەوێ لە پێمانە کرد چکە بۆی پەڵاوەکانمان نەدڕێ پارەشمان پێ نەبوو پێکەین ئێستا الحەمدولیلا ئێمە 13 مەدرسەمانەیە هەموو پێداویستیەکانی تایە تێگە ئەنجا گرنگەکەی لەوەیە ئەو کەسەی لە علومی شەرعی شارەزابێ ئامادەی هەموو تەسعیدانێکی هەیە بەڵام ئەو کەسەی تەنها ڕووکەشێکی زانستی شەرعی وەرگرتووە ئەبێ ئاگات لێ بێ هەتا ئەگەر زۆریش خوێنەوار بێ سیرەکەی لەسەرەوە بێتە شتێکی تر لەو سەر و فکرێکی تر وەرەگرێ یعنی پابندبوونی بە ئیسلامەوە کەمتر پێوە دیارە بەڵام ئەو کەسەی کە شارەزا بوو لە عەقیدە شارەزا بوو لە دین تێگەی کەمتر وایە تەنازول لە پێناو دنیا و لە پێناو دەستکەوتەکانی ئاکا لەبەرەوە زۆر گرنگە ئەنجا گرنگەکەش ئەوە لەوە دەرەکەیە کە تۆ لەو قوتابی بپرسی چونکە من بۆ خۆم کە خاوەنی شتەکەم کە خاوەنی عیلمەکەم کە خاوەنی مەدرسەکەم هەرچێک بڵم لەوانەیە زۆر هین نەبێ بەڵام ئەو کەسی کە خۆی هاتووە بەشدار بوو و ژیانی تێپەڕاندوو ئەو کاتە ئیسفادەی لێ کرد من ساڵی 2006 لە مەدرسەی سلێمانی لە خۆشکان دەستمەوتەوە ئافرەتێکا 2 ساڵ خوێنی بەخوا 2 ساڵ بوو ساڵی دووەم وتی مامۆستا بەخوا بە هەندێک گرفتی ئایلەی ناتوانم بەردەوام بم بەڵام ئەوەی ئیستیفادەم کردووە لەم 2 ساڵەیە لە ئێرە لە هەموو تەمەنما ئیستیفادەم نەکردووە ئەوەنە فێر نەبووم ئەوەنە ئیستیفادەم نەکردووە ئەوە نەمزانیوە تەعامل و هەڵسوکەوت کەم ئەوە نەمزانیوە لەگەڵ دەوروبەرەکەمان چۆن ئەژیم چۆن تەعاملەکەم لەبەرەوە زانست وایە هەر چەندێک لێی شارەزابی هێشتا هەر کەمە ئەوە بەردەوامیش پێویستە لە خواردن و خواردنەوە زیاتر پێویستە لەبەرەوە گرنگیمان پێداوە کە ئینشاءڵڵا کۆمەڵە گەنجانێک پەروەردە دەکەین جێگە دەستیان دیار بوو جێگە دەستیشیان دیارە باشە مامۆستا ئێستا ئێمە زۆر هەوڵمان بۆ دنیاە زۆر کەم کاتی خۆمان تەرخانەکەین بۆ بابەتە دینیەکان کە سوودی هەیە هەم بۆ دنیامان هەم بۆ قیامەتمان پێیانمت چییە بۆ خەڵکی بەگشتی تا چەندێک گرنگ ئێمە زانستە شەرعیەکان هەر یەکێکمان هەر تەمەنێگا ڕێک شارەزاییمان لێ هەبێ ئەگەر بۆ من لە مەدرسەیەکی شانە خوێنین ئەمە بۆ ژیانی هەر یەکێکمان پێویستە زۆرورە لێی بزانین و ئایا بەڕاستی ئەو کەسانەشی کە ئەم زانستە وەرەگرن هیچ مەترسیەکیان هەیە بۆ کۆمەڵگاوەکو ئەو بیر و باوەڕانەی کە ماوەیەک لەم و پێش هەبوو کە ئەمانە گەنجێگن ئیتر لەبەرەوەی ڕیشیان هەیە یانەوە تا لە چیان بەسەرەوەی مەترسین بۆ کۆمەڵگا وڵا وەکو مەترسی مقەنعاتم نییە هیچ مەترسیەکان هەبێ بۆ کۆمەڵگا تێگەی ئەوە زۆر جار دەستی مخابەرات ئیشەکانە بابڕێەوە چکە تۆ ئەبێ لە دراوسەکەی پرسی ئەم کەسە ئەم کەسەی کە ڕیشی هەیە ئەم کەسەی کە حیجابی کردووە ئای زەرێکی هەیە بۆ تۆ ئەبێ لەوە دەست پێ بکەیت بەڵام وەکو ئەوەی گەنج چەنە زەرورە پێی چەنە ئیسفادەی لێکە چەنە بخۆ هیلاکە ئەمە هەموو شتێک لە تەمەنی گەنجیا جوانە هەنی هەتا کەسێکە ئەچێ بۆ بازار ئەگەر بێ کرێکارێ بگرێ کرێکارێک نایەنێ زۆر بەتەمەن بێ ئیشەکەی پێ ناکرێ بە دوو گەڕێ بە دوای گەنجێکە علومی شەرعیش وایە ئەوێ بگەڕێ بە دوای گەنجێ بێ خۆی پێوە خەریکە ئێمە ئیبن عەباسمانەیە ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتی کرد ڕەفیقێکی ئەهلی ئەنسارم هەبوو ئەهلی ئەنسار یعنی ئەهلی مەدینە وتم وەرە با بڕۆین خۆمان فێری زانستە شەرعیانەکەین وتی بۆ تۆ تێبچی لەگەڵ عومەرا دانیشی تێبچی لەگەڵ ئەبوبەکرا دانیشی ئەڵێ بەڵام ئیبن عەباس ئێستا ناوەکەی لەکوێیە و کابرای کە نەهات لەگەڵ ئیبن عەباسە شوێنەکەی لەکوێیە زەیدی کوڕی سابت زەیدی کوڕی سابت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵی بژاردووە منی 13 ساڵ بووە معازی کوڕی جەبەل ڕەزای خوای پەروەردگاری ئەفەرمی ئەمە کە تەمەنی 18 ساڵ بووە ئەفەرمی ئەمە چییە ئەمە لە پێش عالمەکانەوەیە لە ڕۆژی قیامەت تا بەڕمێک ئەنی هەرچی عالەمی ئومەتەیە معازی کوڕی جەمەل یەک ڕب لە پێشیانەوەی کەواتە یعنی زانستی شەرعی بۆ گەنج لە پێش هەموو شتێکەوەی ئەنجا ئەوەنەی گرنگی دەی مۆبایلە وەڵای ئێمە ینی زۆر جار کەمتر خەمین بواتە مۆبایلەمان پێیەک ئێستا هەموو شتێکی تایە یعنی ئەوەنەی کات لەگەڵ مۆبایل و ئینتەرنێت و باقی شتەکان کەی سوودێکیشی نییە چی ئیسفادەکەت بێ ڕستمێکە بینی خوێندنەوەیەکە بینی گوێ لە وتارێکری شتێکی کاتی ئەڕوا بەڵام ئەتوانی لەو ڕێگەیەوە تێگەی ئیسفادە زۆر بکەی
ئەوەی کە هەموو عیلمەکانی لەبەر دەستای ئێستا. زۆر باش دەستخۆش زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولعەزیز فەرەج بەڕێوەبەری قوتابخانەکانی عەبدوڵای کوڕی ئەمەر کە لەم تۆرە مامۆسایە. سپاس بۆ ئێوەش خی پەروەردگار کار و کردەوەکانمان لێ قبوڵ کا و بەهرەمەند بین لە ڕۆژی قیامەتە لەم ئیشانەی کە ئیکەین. ئامین ئینشاءڵڵا.